رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەن. دژمنیاتیا گەلە. ای خانت نوکرتیا دژمنە. ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە هێلین ئۆمید بەشداری لە بەرنامەی کاناڵی میدیا خەبەر تیڤی کرد و سەبارەت بە شەهیدکردنی ڕۆژنامەنووسان لە کوردستان هەڵویستی نیشاندا و دەڵێت ڕۆژنامەنووسان گولستان تارا و هێرۆ بەهادین لە کاتی ئەنجامدانی کاری ڕۆژنامەوانی خۆیان شەهید بوون. ناوەندیە پەکەکە هێلین ئومید بوو میوانە بەرنامەیە تایبەتە مەدیا هەبەرێ di bernameyê de qetilkirina du rojnamevanên jin Yelin Silêmaniyê hatin qetilkirin nirxandin. Hêlin Ümit Gülistan Tara û Hero Bahadîn bi bîr anî û got, Gülistan Tara lêgera rastiya heqîqeta gelê Kurd bû. Rejima faşîstiya AKP, MHP û hevkarê wê PDK ji ber ku ji rastiya ditirsiyan ev êrîş pêkanîn. Hem AKP, MHP û hem jî PDK dijminê jinan e. Qetilkirina Gülistan Tara û Hero Bahadîn, dijminahiya PDK û destirata faşîstiya AKP, MHP ya li de hemberî jinan raxist ber çavan. Hêlin Ümit got li başûrê Kurdistanê şerekî pir mezin heye. Ji ber ku dewleta Tirka dagirker û hevkarê wê PDK nedixwestin têkçûna wan bê bihîstin, ev her du hevalên jin kirin hedef û wiha dewam kir. Li başûrê Kurdistanê şerekî pir mezin heye. Li destilata faşîstiya AKP, MHP û PDK naxwazin ev şer û berxwedan bê bihîstin. Ji ber ku Hero û Gülistan rastiya vî şerê jî radigihandin bûn hedef. Li hemberî van êrîşan divê xebatkarên çapemeniya azad bêhtir bixebitin. Divê pêvajiyê de tiştekî dikeve ser milê çapemeniya azad xwe zêdetir birêxistin bike û bi rola xwe rabe. Em bang li gelê xwe yên welatparêz jî dikin ku li hemberî van êrîş û zextan beşdarî çapemeniya azad bibin. Bila bibin nûçegihanên dildar û rastiyan ragihînin. کۆمەڵەی مافی مرۆڤی ئیهادا ڕایگەیان کە پێشێلکاری مافەکانی مرۆڤ لە زیندانەکانی سەرحەد و بەحری ڕەش بە شێوەیەکی هەڕەمەکی و بەرچاو ڕوو لە زیادبووندایە. کۆمسیۆنی زیندانەکانی لقی کۆمەڵی مافی مرۆڤی ئیهادەی ئاماد لە نێوان 30 تەمموز و 3 ئابدا سەردانی 8 زیندانی هەرێمی سەرحەد و بەحری ڕەشیان کردووە، بە تایبەت زیندانەکانی ئەمنی باڵای ئەرزەنجان کە سەردان کراوان. کۆمسیۆنەکە سەبارەت بە سەردانی ئەو زیندانانە راپۆرتێکیان ئامادە کردووە و پێشکەشیان کردووە. راپۆرتەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە نووسینگەی ئیهەدەی ئاماد بۆ ڕایگشتی بڵاوکرایەوە. علی ئیحسان دیمیرتاش ئەندامی کۆمسیۆنی زیندانەکانی دادگای باڵای ئاماد لە راپۆرتەکەدا ئاشکرای کردووە زۆربەی زیندانیەکان با شێوەیەکی پێچەوانەی یاسا لە ژوورەکاندا ڕادەگیرێن. ئیهەدا پێشلکاریەکانی بە چەند خاڵێک خسوەتە ڕووکە بریتین لە مانە. زیندانیەکان لە کاتی چوونە ژوورەوە بۆ زیندان بە جۆرێک بە گەڕان و ڕوودکردنەوە ڕوبەڕووی سوکایەتی و ئەشکەنجە دەبنەوە یان 2 ڕۆژ لە ژووری چاودێری ڕادەگیرێن. ئەو پەرتوکانەی بۆ زیندانیەکان دەنێردرێن ئەگەر وشەی کورد، کوردستان و دیموکراتیکی تێدابێت ناگاتە دەستی زیندانیەکان. زۆربەی ڕۆژنامە و کاناڵە تەلەڤیزیۆنەکان لەلایەن بەرپرسانی زیندانەوە داخراون بەهۆی ئەوەی زیندانیان بەشداریان لە چالاکی هەڵگرتنی گۆشەگیری لە زیندانی ئیمراڵی و چارەسەری دیموکراسیانی کێشی کورد کردووە. سزای دیسپلین دژی زیندانیان بەکاردەهێنرێت. هەروەها سیستەمی کامیرای چاودێری لە شوێنە تایبەتەکانی زیندانیان وەک شوێنی پشودان دانراوە کە ئەمە نایاساییە. نامەکانی زیندانیان سەبارەت بە پێشێلکاریە بەردەوامەکان ناگاتە شوێنی مەبەست و نرخی پەیوەندی تەلەفۆنیەکان زیاد کراوە. جگە لەوەش ئەو زیندانیانەی هاوڵاتی تورکیانین پەیوەندی تەلەفۆنیان کەم کراوەتەوە و هەمیش نرخەکەی زۆر زیاد کراوە. ئەو زیندانیانەی لە ماوەی ڕابردوودا بەشداریان لە مانگرتنی لە خواردن کردبوو خراونەتە ژووری تاکە کەسی و سزای دیسپلین بەسەریاندا سەپێنراوە. ئەو ئیشگیریەی کە لاگەڕەکی بیوغلو دەستی پێکردبوو لە 73 ڕۆژیدا بەردەوامە
لە ئیشگیری کە لە دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی جوولەمێرگ لایەن هێزەکانی ڕەنج ئاشتی و دیموکراسی لا گەڕەکەی بیوقلوی ئیستانبول دەستی پێکرد بوو لە 73هەمین ڕۆژی خۆیدا بەردەوامە. زوبەیدا ئینجا هاوسەرۆکی دەم پارتی ناوچەی سوڵتان گازی لە مەراسیمەکەدا سەرنجی ڕاکێشایە سەر سیاسەتەکانی ئاکەپە و مەهەپە لە گوشارخستنە سەرگەلی کورد و هەموو گەلانی تورکیا و وتی لەم وڵاتەدا هێرش دەکرێتە سەر ڕۆژنامە نووسان و دەکوژن بە هەزاران کەس بەبێ ئەوەی هیچ تاوانێکیان ئەنجام دابێت دەستگیر دەکرێن لەبەر ئەوەی هێرش دەستگیرکردن زیندانیکردن و کۆمەڵکوژی هەیە ئێمە 73 ڕۆژە دەستمان داوەتە چالاکی ئیشگیری. پارێزەر ئێبرۆ تیمتیک کە با دروشمی دادگایکردنی دادپەروەرانە دەستی بە مانگرتنی تا مردن کرد بوو لە ڕۆژی 238میندا گیانی سپارد لە سەرگۆڕەکەی لا گۆڕستانی گازێ بەشکووە یادکرایەوە. پارێزەران گۆڕی تیمتیکیان بە گوڵ و جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ ڕازاندەوە. جیاماژەیە 4 ساڵ لە شەهیدبوونی ئەم پارێزەرە تێدەپەڕێ. ئەزگی ئۆناڵان سەرۆکی کۆمەڵی پارێزەرانی هاوچەرخ چەهەدە لقی ئیستانبول با نوێنەرایەتی پارێزەرانەوە بەیاننامەیەکی خوێندەوە وتی 4 ساڵ لەمەوبەر کە تەرمی ئێبرۆمان لێرە لە پاڵدایکی ناشت کێشی بوو بۆ 38 کیلو. ئۆناڵان بەبیری هێنایەوە کە بەرخۆدانی ئێبرۆ و ئایتاچ بۆ دادگایکردنی دادپەروەرانە لە هەموو جیهاندا دەنگیدایەوە و 2 ملیۆن پارێزەر لە هەموو جیهانەوە بینیان کە چۆن بە ناڕەوا دادگایی کراون و لا دژی ئەم نادادپەروەریە کاردانەوەیان نیشاندا. هەروە ئۆناڵان جەختی کردەوە ئێمە لەگەڵ ئەو کەسانە داین کە بەرخۆدانیان کرداوە لە هەموو هاوڕێیانمان دەکەین خاوەنداری لە هەواڵانی پارێزەرمان لە زیندانەکاندا بکەن. لە ئێستادا پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژەی هەمواری یاسایباری کەسی کردووە و چاوەڕێ دەکرێت خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت لە داهاتوودا. با پێی هەموارەکەش ڕێگە بە هاوسەرگیریکردنی کچی منداڵی تەمەن 9 ساڵ و کوڕانی تەمەن 15 ساڵ دەدرێت و پیاوانی ئاینی دەتوانن بە بێگەڕانەوە بۆ دادگا گرێبەستی هاوسەرگیری ئەنجام بدەن. هاوکات ژن لە مافیدایەنی و میرات بێبەش دەکرێت. هەر بۆیەش ناڕەزایەتیەکان لە بەرامبەر هەمواری یاسایباری کەسی بەردەوامە و ئەندامێکی پەرلەمانی عێراقیش پێی وایە ئاماژ لە هەموارکردنەوەی یاسایباری کەسی سەپاندنی ئاینزاکانە بەسەر ژنان و یاسایباری کەسیدا و دەشڵێت کار بۆ ئەوە دەکەین یاساکە بەو جۆرە هەموار نەکرێتەوە. سروە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق و جێگیری سەرۆکی لێژنەی ژنان و منداڵان لە بارەی هەمواری یاساکە و هەوڵەکان بۆ ڕێگەریکردنی لە هەموارکردنی دەڵێت هەموارکردنەوەی یاساکە لە مادەیدا فقرەی 5 لە فقرەی 5 لە ئێستاگا کە لە عێراق جێبەجێ ئەکرێت حەبس یاخۆ غەرامەی دیاری کردو بۆ کەسانی کەوا لە دەرەوەی دادگا گرێبەستی هاوسەریەکەن. لە ئێستادا ئەو فقرەیە پێشنیاریان کردووە کەوا ئیلغا بکرێتەوە فقرەیەکی تر جێگەی بگرێتەوە. ئەو فقرەیە کە جێگەی گرێتەوە ئەوەیە کەوا لە دەرەوەی دادگاکان ڕێگە دەدرێت بۆ مؤەزنی شەرعی واتە ئەو کەسانی لە ڕووی شەرعەوە ڕێگەیان پێدراوە چی لە وەقفی سونی چی لە وەقفی شیعی گرێبەستی هاوسەری ئەنجام بدەن و دادگاکان ئیلزام بن بەوەی کەوا ئەو گرێبەستی لەلایەن مؤەزنی شەرعیەوە ئەکرێت جێبەجێ بکەن یا خود پەسەندی بکەن. ئەمە خۆی بۆ خۆی لێسەندنەوەی دەسەڵاتە لە سوڵتەی قەزایی لە عێراقدا. سەبارەت بە تەمەنی زەواجیش ئێمە لە ئێستادا ئەو تەمەنی کەوا لە عێراق لەباری کەسایەتیە جێبەجێکرێت لە گرێبەستی زەواجە لەلایەن دادگاکانەوە ئەوەیە لە تەمەنی 15 ساڵ بە ڕەزامەندی وەلی واتە کەسوکاری کچەکە یاخود کوڕەکە لە تەمەنی 18 ساڵ بەبێ ڕەزامەندی کەسوکاری کچەکە یاخود کوڕەکە لێرە ئەوان تەمەنی زەواجە گەڕانەوە بۆ تەمەنی بلوغ واتە تەمەنی 9 ساڵ بۆ 13 ساڵ. ئەمە خۆی بەخۆی کارەساتە لە عێراق ڕوو ئەدات و بەتایبەتی عێراق مسادقەی کردووە لەسەر یاساکانی مافی مرۆڤ لەسەر یاساکانی مناڵ بە شودانی منداڵ لەو تەمەنە منداڵەیە دەبێتە هۆی ئەوەی کەوا عێراق مخالفەی یاساکانی نێودەوڵەتی بکاکەوە پێشتر مسادقەی کردووە.
لە 28 ئابی ساڵی 2022 سهیل خورشید ناسراو بە مامۆستا شەماڵ ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی کوردستان لە بەردەم ماڵەکەی خۆیدا لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە تێرۆر کرا. لەو بارەیەوە ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی کوردستان جومعا کەریم دەڵێت مامۆستا شەماڵ تەنها هەواڵێک نەبوو بەڵکو مێژوو نووس و جوگرافیانیاسێکی لێهاتوو بوو. ڕۆشنبیرێکی خاوەن قەڵەم بوو. مامۆستا شەماڵ گەڕیدەی حەقیقەت بوو، هەمیشە بە دوای ڕاستیەکانەوە بووە بۆ ئەوەی مێژووی کوردستان و ناوچەکە ڕاست بکاتەوە. هەروە لە ماوەی ژیانیدا توانیوێتی چەندین کتێب بنووسێت دەربارەی مێژووی کفری و گەرمیان و جێنوساید و ئەنفاڵ و لە چاپیشی بدات. هەروەها جومعا کەریم جەختی کردەوە لە ڕووی کاری سیاسیەوە مامۆستا شەماڵ ماوەی 30 ساڵ کاری کردووە تاکە بیر و فەلسەفەی مامۆستا شەماڵ بیر و فکری ڕێبەراپۆ بووە. ئەمەش بووە هۆی ئەوەی کاریگەری دابنێت لەسەر خێزان و هاوڕێکانی. لە کۆتایی قسەکانیدا جومعا کەریم بانگەوازی لە گەل و هاوڕێکانی مامۆستای کرد کە درێژە پێدەری خەباتی مامۆستا شەماڵ بن و دەڵێت داواکارم لە خەڵکی باشووری کوردستان و گەرمیان بەتایبەت ئەو ڕێو ڕێبازەی مامۆستا شەماڵ بگرن کاتێک کۆشانی تێدا دەکرد، چونکە ئەوە تاکە ڕێو ڕێبازی حەقیقەتە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئازاد بوون. ڕۆژی هەینی ڕابردوو هەردوو ڕۆژنامەنووسی ژن گۆلستان تارە و هێر و بەهادین باهۆی بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک لە نزیک شارۆچکەی سەی سادق شەهید بوون و یەکێکی دیکە لە هاوڕێ ڕۆژنامەنووسەکەیان بە ناوی ڕێبین بەکر بریندار بوو. ئەمەش ناڕزایەتی زۆری ناوخۆی و نێودەوڵەتی بە دوای خۆی داهێنا. کاردانەوەکان لا دژی شێتکردنی ئەم دوو ڕۆژنامەنووسە بەردەوامە و چالاکوانانی شارۆچکەی ڕانیا ئاماژە بەوە دەکەم شکستی دەوڵەتی داگیرکەری تورکە کە دەست بۆ دەنگی ئازاد و ڕۆژنامە نووس دەبات. ئەمە لادانە لە هەموو مۆڕاڵ و ئەخلاق و یاسای نێودەوڵەتی و پێشلکاریەکی تەواوی یاسا مرۆڤیەکانی کۆمەلگای مرۆڤایەتیە سەبارەت بە شەهیدبوونی ئەو دوو ڕۆژنامەنووسە و مەترسیە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان چالاکوانانی شارۆچکەی ڕانیەی ناوەندی ئیداری ڕاپەرین بۆمان دەدوێن. بەڵێ ئەوانە کراون بە ئامان چونکە دەستێک و چاوێکی زیندوی ئەم گەلە بوون لە پێناو ئەوەدا ئەمانە کراون بە ئامان. پێویستە بەڕاستی دەست لە بەرژەوەندی شخصی هەڵبگیرێت، دەست لە بەرژەوەندی حزبی هەڵبگیرێت. بەڕاستی ئێمە دوجار هەمومان لە چاوی تورکێکدا هەمومان دوژمنین، لە چاوی دەوڵەتی تورکیادا هەمومان دوژمنی وەکو گەلی کورد. ئێمە هیچمان لە ئەوی تریان جا نەکراوەتەوە. هەر ئەوەندە جیاوازیمان هەیە کە دەنگەڵ نەبڕیوە، هەر ئەوەندە جیاوازیمان هەیە کە لە بەرژەوەندەکان لەگەڵ بەرژەوەندەکانی ئەواندا نین، یعنی لەگەڵ بەرژەوەندی ئەواندا هاوتەری بین. هەر لە هەر شوێنێک ئەوان بەرژەوەندی داگیرکاریانیان نەک شەرعی بەرژەوەندی داگیرکاریان بە بچووکترین خەڵکوێتە مەترسیەوە تۆ دەکەنە هەدەف و ئامانج جیاوازی بە هیچ تاکێکی کورد و کوردستانی ناکەن. بۆیە بەڵێ نەگووە پێویستە واجبێکی ئەخلاقی ئینسانی نیشتیمانی نەتەوەیە کە تێگڕای حیزبەکان تێگڕای گەلی کورد لەسەر ئەم پرسانە بێنەدی و پێشی پێ بگرین و دڵنیا بن دەکەمەوە بە جارێکی دیکە لە گەلی کورد پشتیوان هیچ پشتیوانێکی نە غەیری خۆ و ئیرادەی خۆی نەبێت. ڕۆژنامەنووسان دەنجی بوێر و ئازادن، دەنجی وشارینە. ڕۆژنامەنووسان بەردەوام کۆمەلگا وشارەکەنەوە ستەمەکانی تورکیا داگیرکاری بە کۆمەلگای نێودەوڵەتی و بە ناو دەرەوە ئەناسێن و هەمیشە هەموو داگیرکەر و ستەمکاران لە مێژووی مرۆڤایەتیە ڕقیان لە نووسین و لە ڕۆژنامەی ئازاد و دەنجی ئازاد بۆتەوە. دەوڵەتی داگیرکەری تورکیا وەکو هەموو ستەمکارەکانی مێژووی مرۆڤایەتی بەردەوام شەڕی ئازادی و ئازادی خوازان و دەنجی ئازادەکات. ئەوەندەی کە لە قەڵەمێک ئەترسێت قەت هیچ کاتێک ستەمکار ئەوەندە لە چەک و تۆپ و ئەسلحە ناترسێت و دەنجی ئازاد دەنگێکی پیرۆزەم دەنگەیە کە داکۆچی کاری مافی ڕەوای کۆمەڵانی خەڵکی کوردستان و تەواوی گەلانی ناوچەکەیە. ڕۆژنامەنووس بەداخەوە لە هەموو لە تەواوی یاسانی و دەوڵەتیەکان ڕۆژنامەنووسان دەبێت بپارێزرێن و پارێزگاریان لێ بکرێ. ئەمە فەشەری دەوڵەتی داگیرکەری تورکیا کە دەست بۆ دەنجی ئازاد و بۆ ڕۆژنامەنووس ئەبات. ئەمە لادانیا لە هەموو مۆڕاڵەشی ئەخلاقی مرۆیی و یاسای نێودەوڵەتی و پێشێلکاریەکی تەواوی یاسا مرۆیەکانی کۆمەلگای مرۆڤایەتیە کە دەست بۆ ڕۆژنامەنووس ئەبات. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ڕژیمی ئێران 8 هاوڵاتی کوردی لە شارۆچکەی گیلانی سەر بە پارێزگای کرماشان دەستگیر کردووە و دەڵێن هۆکاری دەستگیرکردنی ئەو کەسانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەشداریان لە یادی نەورۆزی ئەمساڵدا کردووە. محسێن ئەسفەندیاری، ئارش ئولفەتی، ماریا خانی، جاهانگیر ئازادی و لوتفوڵڵا پەرویز و هەروەها حەمید ڕزا ڕەحیمیان و سەلمان پەرهان و مستەفا ڕۆستەمی ناوی دەست بەسەرانی نەورۆزی ئەمساڵن.
با دەستپێشخەری ئەنجومەنی ژنانی سیڤێ لە بەردەم پەرلەمانی شاری بێرمەنی ئەڵمانیا بۆ شەرمەزارکردنی هێرشەکەی دەوڵەتی داگیرکەری تورک لە 23 ئابوو شەیدکردنی ڕۆژنامەنووسان گولستان تارا و هێرۆ بەهادین چالاکیەکی جەماوەری بەڕێوەچوو لە چالاکیەکەدا کۆمەڵکوژی ڕۆژنامەنووسان شەرمەزار کرا و داواکرا لا دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و هاوڕێکانی پەدەکە هەڵویست نیشان بدرێت لە چالاکیەکەدا هەروەها سەرۆکی کۆمەڵی دیموکراتیکی کورد دەڵێت دەمانەوێت لێرەوە پێتان بڵێن ئەم خیانەتە کۆتاییتان پێدەهێنێت خیانەت لا مێژوودا هەرگیز سەرکەوتوو نەبووە دەوڵەتی تورک دەیەوێت کوردستان داگیر بکات و بەرخۆدانی 40 ساڵی گەری لە نیشانی داوا کە دەوڵەتی تورک شکستی هێناوە و لا پلانە داگیرکاریەکانی سەرکەوتوو نابێت دواتر چالاکیەکە با خوێندنەوەی بەیاننامەیەک بە ناوی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستان کۆنمەد کۆتایی هات. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.